هزار زار ژنیش هۆشیار بکرێتەوە ژنەکانی ئێمە هەر هەمویان فەیلسوف و پیرمەند بن دەربارەی پانێڵی ژنان و خۆیان نوێنەرایەتی کردنی پرسەکانی ژنان لەسەر ئایدۆلۆژیای حزبیەوە لە دەستپێکەوە وەک هەمیشە ساتێک دەوەستین بۆ گیانی پاڵکی شەهیدان. طبعا وەک ئاشکرایە بابەتی ژنان یاخود بڵێن بەشێک لە بەشەکانی کۆمەڵگا ئەگەر لاسەنگ بێت بەدڵنیاییەوە ژیان قورسە بێت بۆیە بەشێک لە بەشەکانی ژیانی شەر لە بیدایە تەوانێت قورسێکی تیا هەبووە بەوەی کە لاسەنیەک هەبووە لە مافەکانە لە یەکسانیە لە بەرەو پێشچوونە لە هەنگاوانە لە ژیانکردنە ئەو بەشەش کە تایبەتە بە ژنان هەر لە فەنوانی ئاشکرایەوە بۆ مێژوش دەریەخات کە بە بەردەوامی هەنگاوراون بۆ فراوانکردن و بۆ بەدەستهێنانی مافەکانی بۆ یەکسانی بۆ هاتنە پێشەوە بۆ ئێمە باس لە پرۆسەی بابەتی ژن بکەین پرسی ژن بکەین بەڕاستی پرسی ژن پرسێکی زۆر گەورەیە پرسێکی گرنگە پرسی ژن هەر ئەوە نییە کە ئێمە بەڕاستی بۆ مجامە لە باسی بکەین یاخود هەندێک جار ئەبینین کە زۆر باسەکرێ بەڵام لە فعلیە لە کردەوەکانمانە لە بڕیارەکانمانە لە تێڕوانینەکانمانە جێبەجێ نەکەین بەڕاستی پرسی ژن هەم پرسێکی مرۆڤانەیە و لە هەمان کاتیشا پرسێکی جیهانیە واتە بەس تایبەت نییە بە ناوچەیەک بە جێگەیەک بە شوێنێک بۆیە ئەم بابەتە گرنگە یعنی بەڕاستی بە ئەهەمیەتەوە سیر بکەین چونکە تاوەکو هەموو چین و توێژەکان بەیەکەوە گەشە نەکات کۆمەڵگە گەشە ناکات بەڕاستی ژنیش یەکێکە لە ڕوکنە ئەساسیەکانی کۆمەڵگا چونکە ئەتوانین بڵێن هەم لە ڕووی ڕێژەوە هەم لە ڕووی وجودیانەوە هەم لە ڕووی کارایی فعلی ژن وەکو خۆی وەکو وجود وەکو ئەو چونکانی کە تیا کارەکە بە تەکید کاریگەری گەورەی ئەبێت هەم لەسەر تاک لەسەر کۆمەڵگا لەسەر هەموو پرسەرەکانی تر وەکو پرسی سیاسی پرسی تەنانەت تەشریعی و هەموو ئەو شتانەی کە پەیوەندی بە سیستەم و بە ڕێڕەوی ژیانکردنی کۆمەڵگەوە هەیە بۆیە بە تەکید پرسی ژن پرسێکی گرنگە بۆ پێویستە بە هۆشیاریانەوە چۆنەڵی مامەڵەی لەگەڵا بکرێت و بەتایبەتی لەم کاتەیە کە لە سەربەتی هەڵبژاردنین بتوانین کە ڕێژەیەکی باش و بەرچاو وەکو ڕێژە بنێرینە پەرلەمان ئەمان خۆی بۆ خۆی لە قەوسێکە بەڵام کێش ئەڕوات ئەوەش خۆی بۆ خۆی بابەتێکی ترە بەڵام هەر وجودی یعنی وجود و یاخودبوونی ئێستا باسی سیستەمی کۆتا کرێ زۆرجار لەواجە بە هەموو ئەو تێبینیانی کە هەمانە لەسەری بەڵام بۆ ئێستا و بۆ ئەم کۆمەڵگەی ئێمە بۆ ئەم واقعی کە تیایی بەڕاستی گرنگە هەبێت بۆچی لەبەر ئەوەی کە ئەگەر ئەوەش نەبێت کەواتە ڕێژەکەش کە ئێمە تێبینیمان هەیە لەسەری ئەوەش ناوە بۆیە بە تەکید ژن گرنگە هەم وەکو خۆی وەکو دڵدەرێک کە بتوانێت هۆشیار بێت و بزانێت ئەو مافەی کە هەیەی چۆن پەیڕەوی ئەکات چونکە بەدەر لەوەی کە مەسەلەن ئەم پرۆسەیەکی ئەرکی بێت پرۆسەیەکی واجبیشە بەڵام گرنگیشە بزانرێت چۆن ئەڕوات و بۆچی ئەڕوا هەدەفی چییە ئەوێکی بەدەست بهێنێ خۆمان لە وەکو کوردستان بەبێ ئەزمموی کوردستان لە واقعەیەکە ژینەژینگەیەکە ژینکە دیاردەیەکی زۆر ڕاستی ئەتوانین بڵێم ناسروشتی تایە زاڵ کە دیاردەی سیاسەت سالارەیە تا ئەوەی کە سیاست و کۆمەڵگەی سیاسی تەواو و دەسەڵاتیان لەسەر هەموو جوگەکانی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و فەرهەنگیان هەشتێوە هەمووی کۆنتڕۆڵ بکات یعنی سیاست ئەتوانین بڵێن بەشی هەرە زۆری کارەکانی کۆمەڵگەی ئێمەی کۆنتڕۆڵ بکات زۆر زەحمەتە ژن وەکو کارینێک بتوانێت پێ بگات گەشە بکات بچێتە پێشەوە خۆی بسەرمێنێ بوونی خۆی لەناو ئەم واقعە و ئەم ژینگەیە تطویل کا بەبێ جۆرێک لە ململانی ئەمە ژنە بەڕاستی دەست بە سیندەوە بوو بە پێچەوانەوە هەنایان بۆ دواوە بۆیە ئەمە پێوە نییە بڵین ئەمە ژنە ئەمە پیاوە ئەگەر دەمانەوێت ئێمە پرسی ژن بەڕاستی بەرەو پێشەوە بڕوات ناکرێ هەر بڵین ژن و ژن دەبێت بڵین کۆمەڵگا چونکە گرفتی ئێمە پەروەردەیەکی سەقەتمان هەیە
ئەرکی سەرەکی ژن بۆ ڕزگاربوونی ئەوەیە کە لە پەروەردەی خێزانەوە دەست پێ بکات. چونکو ئێمە لە هەرێمی کوردستاندا پەروەردەی فەرمیمان شکستی خوارد. نابێت ئەمە بخرێت سەروی کەڕاشراوەکانیشان جاریوە ڕاگەاندنیەوەی کە چالەتێکی گەورە بکەیت دیار بێت لە شوێنێکی گشتیە شەڕۆکەی بە تۆ لا بێت چالاتی کە حیزب بەڕاستی ڕاستە سیستمی کۆتایی داناوە لە ئێستا وەکو چارەسەرێ، بەڵام ئێمە ئەبێ پرسیاری ئەوە لە خۆمان بکەین ئایا ئەم ژنانەی کە ڕۆژوونەتە پەرلەمان نوێنەرایەتیکردنی ژن ئەکەن؟ نوێنەرایەتی دوێنێ باسی ئەومان کرد کە بۆ نمونە نوێنەرایەتی جوتیارێ دەکەن، نوێنەرایەتی کەم ئەندامێ دەکەن، یعنی یەکێک لە ئەو گاکە سەرەکیانی کە دروستە بێ نوێنەرایەتیکردنەکە زۆر جار بەڕاستی ئەبێ بە نوێنەرایەتیکردنی خودی خۆی لە مەساڵحی شخصی خۆی. ئەمە ڕقمانی پرسیار لەواکەم ئایا ئەمە لە کۆمەڵگەیەمە بۆچی ئیش لەسەر ئەو ناکە کۆتای کوواڵیتی کرێ، کۆتای ژمارە نا کۆتای کوواڵیتی، یعنی کۆتا بۆ کوواڵیتی بێ، ئەمە بۆچی کۆتا ڕۆڵی نەبوو لەسەر باشترکردنی کوواڵیتی؟ لە ڕاستیدا بابەتی ژن و هەڵبژاردن یەکێکە لەو بابەتە گشتی و گرنگانی کە لە ئێستا زۆر پێویستە لەسەری بۆستین، بە تایبەتی لە ئێستا کە لەسەر و بەندی هەڵبژاردن نزیکە بینەوە و ئێمە کۆمەڵی نوێنەری ژن ئەنێرینە پەرلەمان، لەبەرەوە پێویستە بە ئەهەمیەتەوە ئەم بابەتە باس بکرێەوە بەرچاوڕوونی زیاتری لەسەر بیرێ بە دەنگدەر، چونکە کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە دەنگدەرەکان هۆشیاریان نییە سەبارەت بۆ بەبژێرانەی کە هەن و ئەمە یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە پێویستە زیاتر جەختی لەسەر بکرێتەوە، چونکە تواناکانی ژنان لە مودەیەکی زەمەنی دیاری کراوە ڕەنگە زۆر کورد بێ ئەم فەترێ بۆی کە تواناکانی ئەو ژنانەی کە کاری باشیان کردو بۆ ژن دەربخرێ. بەڵام لە هەموو حاڵەتێکە ئێمە محکومین لە ئێستا بە سیستمی کۆتا کە کۆمەڵە ژن ئەڕۆنە پەرلەمان بە بڕوای من بێجگە لە ئەجەندای سیاسی حیزبەکە کە ئەیبەن پێویستە هەرێکێک لەم ژنانە ئەجندای تایبەت بە کێشەی ژن و کێشەی کۆمەلگایان هەبێ بۆ ئەوەی بەباشی کاری لەسەر بکەن لە پەرلەمان. بەرەو پێشبردننی ژنان بە تەنیا ژن بە پەروەردەی ژن خۆی ناکرێ. ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین پەروەردە کە لە ناو خێزانەکانەوە دەست پێەکە بۆ ناوەندە پەروەردەکان بۆ ناوەندە ئەکادمیەکان هەموو ئەمانە هەنگاوی باشن کەژن خۆی تیا پەروەردە بکە، بەڵام دوجار هەر یەکێک لەم ژنانە بە ئەجندای سیاسی حیزبێکەوە ئەچێت کەواتە ئەبێ ئەو حیزبە سیاسیانە ئەجندای سیاسی خۆیان بۆ پەروەردەکردنی ژنان بگۆڕن و باوەڕیان بە یەکسانی ژنان هەبێ تەنها بە حێبەر عەلاوەرەقنا تەنها بەو شتانە ناکە لەسەر وەرەقە نووسراوە، ئەبێ کار بۆ ئەوە بکەن ڕۆڵ بن بە ژن، ڕۆڵەکانی گەورەترکەن لە کایە سیاسیەکانە زیاتر پێگەی بەقوتکەن بۆ ئەوەی بتوانێت ژن پێشبکەوە و ژنی ڕۆژئاوا، چونکە لە ڕۆژئاوا مەشخەڵی ئاشتی هیرایە دەستژن، بەڵام لە لای ئێمە بۆ ناکرێت لە لای ئێمە بەداخەوە بە زۆری تواناکانی ژنە ناو حیزبەکانە ئەکوژێت خەفە ئەکرێت ئەشارێتەوە لە جاتیەوەی دەربخرێت، چونکە خودی ئەو کەسە سیاسیانە یاخود ئەو ئایدۆلۆژیای حیزبایی کە ئەو حیزبە سیاسیانە ئەبابەڕێەوە باوەڕی بە یەکسانی ژن و پیاو نییە، بۆیە ناتوانێت بە باشی ژن پەروەردە بکە.